ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە سەردانی محکەمەی سلەیمانیم کرد هەم بۆ ئەوەی دەستخۆشیان لێ بکەم بۆ ئەو سیستەمە ئەلێکترۆنیی کە دایاناوە لێرە شتێکی زۆر نایابە شتێکی زۆر ڕێکوپێکە شتێکە کە بەڕاستی شایستەی دەستخۆشیە کە خەڵک بتوانێت ئێستا ڕێگای سیستمێکی ئەلێکترۆنیەوە هەم سکاڵەکانیان تۆمارکرا هەموو پرۆسەکەش ئێستا بە سیستمێکی ئەلێکترۆنی باشە ئەڕوە کە پێم وایە شتێکی نمونەیە کە لە کوردستانە کراوە خۆتان ڕەنگ بێ بزانم من یەکێک لەو کەسانم کە هەمیشە هەوڵم ماوە بۆ ئەوەی حکوومەت بە سیستم بکرێ و ئەوەی کە ئەمڕۆ بینیم لە محکەمەی سلەیمانی جێی دەستخۆشیە جێی شانازیە و شتێکە کە من هیوادارم بتوانین نەکرد لە سلەیمانی پەیڕۆ بکرێ بەڵکو لەسەر ئاستی کوردستان بە تاوەتی پەیڕۆ بکرێ چ لە کەرتی قەزا چ لە بە سیستمکردن و بە ئەلێکترۆنیکردنی سیستمی حکوومەت بە تایبەت لە لایەکی تریشەوە هاتم بۆ ئەوەی پشتگیری خۆم بۆ سەربەخۆیی دەسەڵاتی دادوەری ڕابگەێنم دەسەڵاتی دادوەری ئەگەر سەربەخۆ بێ ئەگەر کارا بێ بە تاکی دەبێ بە بناغێک بۆ سەروەری یاسا و شاراوە نییە کە دەسەڵاتی دادوەری ئەمڕۆ فشارێکی زۆری لەسەرایە فشارێکی سیاسی فشارێکی ئەعلامی بۆ ئەرکی سەرشانی هەمومانە دەسەڵاتی دادوەری بپارێزین لە ململانەیە سیاسیەکان بپارێزین لە فشارە سیاسیەکان سەربەخۆیی خۆیان بپارێزن ئێمەش لە شوێنی خۆمانەوە پشتیوانیانە بین بۆ پاراستنی سەربەخۆیی دەسەڵاتی دادوەری و لە هەر کوێ کە بتوانین یارمەتی دەربین بۆ بەهێزترکردنی دەسەڵاتی دادوەریەوە ئەرکی سەرشانی خۆمانە و ئەرکی سەرشانی هەموو هاوڵاتیەکە و تەشجیعێکیشیان کردم کە پاڵپشتێکی بەهێزتر بم بۆیان هیوای سەرکەوتنیان بۆ خوازم دەستخۆشیشان لێ یەکەم پیرۆزباییش لەو حاکمە بەڕێزانە شەکەم کە لەم ڕۆژی ڕابردووە سوێندیان خواردووە و بوونە بە ئەندامی محکەمەی تەمیز هیوای سەرکەوتنیان بۆ خوازم و هیوادارم کە بە فعلی ئێمە بتوانین یاسا سەروەرکەین لە کوردستان